هەر لەبارەی هەڵبژاردن و کورسی پێکاتەکان گفتوگۆ لەگەڵ جەلال محەممەد بڕیاردەری لێژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەکەین و ڕێزیان هەر لە هەولێرەوە لە پەرلەمان لەگەڵمان دەبێت. سڵاو لێبێت کاک جەلال، هەموو شتێک ئامادەیە بۆ هەڵبژاردن ئەم ساڵ دەکرێت؟ بە ناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی ئێوە. دیارە بابەتی هەڵبژاردن بابەتێکە کە زۆر گرنگی هەیە و پێویستە ئێمە بۆ سەلامەتی هەم قوارەی هەرێمی کوردستان و هەم سومعەی هەرێمی کوردستان و هەم پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان پاش ئەوەی لە بەناچاری ساڵی پار با بڵین بۆ ماوەی ساڵێک تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە، ضرورەتێکی گرنگ و حتمیە کە پێویستە لەم ساڵدا لە ساڵی 2023 بتوانرێ هەڵبژاردن ئەنجام بدرێ بۆ ئەوەی چیتر هەم سومعە و ناوبانگی هەرێمەکەمان و هەم بابەتی پاشەکشەی پرۆسەی دیموکراسی لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان لەوە زیاتر پاشەکشە نەکات. پێویستە بەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان چی زووترە بگەنە ڕێکەوتن و لەسەر قانونی انتخابات، لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن، هەموو ئەو بابەتانی کە لە ئێستادا بابەتی نێوان لایەنە سیاسیەکانن و بابەتی کێشەی نێوان لایەنە سیاسیەکانن چارەسەر بکرێت بەوەی کە لە ساڵی 2023 ئێمە بتوانین هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان. باشە، ینی هەموو شتێک ئامادەیە بۆ هەڵبژاردن، لایەنەکان هەمویان لەسەر یەکڕان پێت وایە کە بە ئاسانی دەگەنە یەک بۆ چوون سەبارەت بە هەڵبژاردن. لە ڕاستیدا لە ئێستادا خلافێکی زۆر هەیە سەبارەت بە ئەوەی قانونی انتخابات بە بابەتی با بڵێن کورسی پێکاتەکان، بەڵام هەموو ئەمانە دەکرێت چارەسەری ئاسان بێ و ئەگەر نیەتی انتخابات هەبێ دەکرێت لە ماوەی مانگێک یا کەمتر لە مانگێک بتوانرێت ئەم بابەتانە چارەسەر بکرێت و دواتر کۆمیسیۆن کارا بکرێتەوە و دواتر بتوانرێت ماوەی نیەتی انتخابات هەیە بۆ ئەوەی بتوانرێت لەم ساڵدا انتخابات ئەنجام. واللهی لە ڕاستیداوای ئێستا خوێنرێتەوە لە نێوان کێشەی نێوان لایەنە سیاسیەکان و دووری نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەت هەردوو پارتی دەسەڵاتدار گرفتگەلێکی زۆرم قورس ئەبینرێ بتوانرێ گرفتەکان چارەسەر کرێ، بەڵام ئەگەر نیەتێکی جددی هەبێ دەتوانرێت ئەو گرفتانە چارەسەر بکرێ و دەتوانرێ هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام بدرێ و پێشم وایە ئەنجام نەدانی هەڵبژاردن تەسیراتێکی سلبی لەسەر ناوبانگی هەرێمی کوردستانەیە. هەوڵەکانی پارتی چۆن بۆ ئەوە دەبینی کە هەوڵە درێت ئەمە چەندین جارە لە هەموو ئاستەکاندا، ینی تاکید لەسەرەوە دەکرێتەوە کە هەڵبژاردن بکرێت و سەردانی لایەنەکان و شاندەکانیان و کۆبنەوەیان هەر لەسەر پرسی هەڵبژاردن چۆن دەبینی؟ بەتەکید پارتی دیموکراتی کوردستان هەموو هێزی یەکەم لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتێکی مێژی و بەرپرسیارەتێکی هەم یاسایی لە ئەستۆیە بەو پێی هەم سەرۆکی هەرێمی کوردستان کە پێویستە ئەلانە ڕۆژی هەڵبژاردن بکات لە پشکی پارتی دیموکراتی کوردستانەوە. هەم پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمە بەرپرسیارەتێکی گەورەی دەکەوێتە سەر و بەڵام هاوشان لەگەڵەوە پێویستە پاڵپشتی نێوان هێز و لایەنە سیاسیەکان تر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بگەنە دەرئەنجامێک و ئەو کێشە و گیر و گرفتانە هەن لە هەردوو لا بە تایبەت لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەرمی بنوێنرێت بە ئامانجی ئەوەی بتوانرێت انتخابات لەم ساڵدا بکرێ و ئەوەی جێی دڵخۆشیە ئەتوانین بڵین لە دوێنێ کە توانرا کۆبوونەوەی نێوان هەردوو پارت ئەنجام بدرێ بە کۆبوونەوەی با بڵین مەکتەبی هەڵبژاردننی هەردوو پارت و لە چەند نقطەیەک با بڵین لە 4 مادەی خلافی کە پێشتر هەیان بوو تا ڕادەیە گەوشتونەتە ڕێکەوتن و 1-2 نقطەی خلاف ماوە تەمەناکەین لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەو خلافانە بەلاوە بنرێ و بتوانرێت ئەو خلافانە چارەسەری بۆ بدۆزرێتەوە، قانونی انتخابات لە زووترین کاتە هەموار بکرێەوە، کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان ئەبدەیت و کارا بکرێتەوە و بتوانرێت لەم ساڵدا انتخابات ئەنجام بدرێت، چونکە بەڕاستی ئەنجام نەدانی انتخابات ینی ئەبێتە جۆرێک لە گرفت و کێشە و جۆرێک لە خراپی بۆ ناوبانگی هەرێمی کوردستان بە تایبەت لە لای هاوپەیمانەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە. باشە، وەکۆی کە باس کرد کۆمیسیۆن ینی ئەمساڵ کارا دەکرێتەوە، هەوڵەکان هەن بۆ ئەوەی جارشی دیکە کۆمیسیۆن کارا بکرێتەوە بۆی هەڵبژاردن بکرێت.
من پێم وایە بابەتی کاراکردنەوەی کۆمیسیۆن خلافەکە هێندە گەورنی ئێمە توانین هەر لە چەند هەفتەی ئایندە یعنیوان لە ماوەی مانگیکی ئایندەیە بتوانین کۆمیسیۆن کارا بکەینەوە چونکە بەڕاستی کۆمیسیۆن زەڕورە کارا بکرێتەوە دەست بە کارەکانی خۆی بکات دواتر قانونی انتخاباتیش هاوشان لەگەڵ ئەوە یاخود با بڵین ئەگەر نقطەی خلافی لە نێو قانونی انتخاباتە هەبێت مدەیەک هەبێ بۆ کۆمیسیۆن کە بتوانێت کارەکانی خۆی بک بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە تەمارینکردن و ڕاهێنان بە کارمەندانی کۆمیسیۆن بۆی هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت و من پێم وایە ئەمە کارێکی قورس نییە پەرلەمانی کوردستان دەتوانێت لە ماوەیەکی زۆر کەما کۆمیسیۆن کارا بکاتەوە. ڕێوەست جەلال محەممەد بڕیاردەری لێژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس مادومان کردیت کاک جەلال. سپاس بۆ بەڕێستە.